سڵاو باوکو دایک و پەروەردەکاری ئازیز، من مامۆستا داستان ڕێنماییکاری پەروەردەیی لە قوتابخانەی کۆشش. ئەمڕۆ باس لە بابەتێک دەکەین، ئەویش ترسی قوتابیە لە قوتابخانە یاخود حەزنەکردنی قوتابی بۆ چوونی بۆ قوتابخانە. ترس لە قوتابخانەیەکێکە لە کێشە باوەکان کەوا ڕوبەڕووی بەشێک لە قوتابیانی قۆناغی سەرەتایی دەبێتەوە لە سەرەتای دەستپێکردنی خوێندندا. چەند هۆکارێکمان هەیە کەوا دەکات قوتابی ترسی هەبێت لە قوتابخانە. یەکەم هۆکار دوورکەوتنەوە لە ژینگەی ماڵەوە چوون بۆ ژینگەیەکی نوێ، ناسپێدانی زیاد لە پێویستی دایک و باوک بە منداڵ، ئەمە ژوا دەکات تووشی شۆک ببێت، چونکە هیچ دامەزراوەیەک و کەسایەتیەک لە دەرەوەی خێزان ناتوانێت بە هەمان پێوەەر نازی منداڵ هەڵبگرێت. هەر بۆیە ئەمە ژوا دەکات لەگەڵ بەرکەوتنی لەگەڵ ئەوانی تردا تووشی ئەم ترسە ببێت. یەکێک لە هۆکارەکانی ترپێدانی ئەرکی ماڵەوە لەلایەن مامۆستای بابەتەکان. ئەگەر یارمەتی نەدرێت لە جێبەجێکردنی ئەم ئەرکانە بە تایبەتی لە سەرەتاکان دەبێتە هۆی دروستبوونی ئاستەنگ و دەبێتە هۆی دروستبوونی ترس لەوانەکان و لە نیشانەکانی ترس لە قوتابخانە. چەند نیشانەیەک هەیە کە لە قوتابی دەردەکەوێت کە ترسی هەیە لە قوتابخانە یاخود حەز ناکات بچێت بۆ قوتابخانە. یەکێک لەو نیشانانە درەنگ هەڵسان لە خەو، دەکاتی خۆیدا هەڵناستێت لە خەو بۆ ئەوەی بڕوات بۆ قوتابخانە. یەکێک لە نیشانەکانی تر بەسەربردنی کاتێکی زۆر بۆ خۆ ئامادەکردن بۆ قوتابخانە، یعنی کاتێکی زۆری دەوێت کاتێک کە خۆی ئامادە دەکات بۆ قوتابخانە خۆی دەخافڵێنێت بۆ ئەوەی کەمێک درەنگتر بڕوات بۆ قوتابخانە. یەکێک لە نیشانەکانی تر دڵخۆش نەبوون یاخود هەزنەکردن بە خۆشی و پەرۆش نەبوون لە کاتی چوونی بۆ قوتابخانە. یەکێک لە نیشانەکانی تر بەردەوام داوای ئەوە دەکات دایک و باوکی لەگەڵی بڕۆن بۆ قوتابخانە و هەروەها بەردەوام پاساوی ئەوە دەهێنێتەوە کە نەخۆشە یاخود شوێنێکی ئازاری هەیە بۆ ئەوەی نەڕوات بۆ قوتابخانە. یەکێک لە نیشانەکانی تر گریانی بەردەوامە لە کاتی ئامادەبوونی لە قوتابخانە. قوتابیەکە بەردەوام دەگرێت کاتێک لە قوتابخانە ئامادە دەبێت. 5 ڕێگای سەرەکی هەیە بۆ چارەسەرکردنی ترسی قوتابی لە قوتابخانە. یەکێک لەوانە خەوی تەندروست. پێویستە قوتابی لە کاتی خۆیدا بخەوێت و لە کاتی خۆیدا هەڵبستێت، چونکە کەم خەوی درێژخایەن کاریگەریەکی زۆر بەرچاوی لەسەر دەرئەنجامەکانی تەندروستی و ئەدای ئەکادمی دەبێت. یەکێک لە چارەسەرەکانی تر گوێگرتن لە ترس و نیگەرانی ڕاستەقینەکانی منداڵەکەت. پێویستە دایک و باوک گوێ لە ترس و نیگەرانیەکانی منداڵەکەی ڕابگرێت بۆی بتوانێت یارمەتی بدات لە چارەسەرکردنی کێشەکەی. یەکێک لە چارەسەرەکانی تر ئامادەکردنی کەلوپەل و جلوبەرگ و پێداویستەکانی قوتابخانە پێش چوونی بۆ قوتابخانە. هاندانی قوتابی بۆەوەی بەبەردەوامی بچێت بۆ قوتابخانە بەبێ ئەوەی ڕۆژانی زۆر ئامادە نەبێت لە قوتابخانە بەبێ هەبوونی پێداویستێکی ڕوون یاخود هۆکارێکی بەپەلا. ئەمەش یارمەتی دەدات لە تێپەڕاندن و چارەسەرکردنی ترس و فۆبیای قوتابخانە. ماوەی ماڵ ئاواییکردن لە قوتابیەکە درێژخایەن نەبێت بۆ ئەوی پەیوەست نەبێت بە دایک و باوکیەوە. وا باشترە ئەگەر بتوانرێت کەسێکی تر لە جیاتی دایک و باوکی قوتابیەکە ببات بۆ قوتابخانە. بە هیوای ئارامی و تەندروستی و سەرکەوتن بۆ قوتابی ئازیزەکانمان.